بەڕای من شتێکی عجیب و غەریب ڕوونادا، بۆ شتێکی عجیب و غەریب ناگەیەنێ. درێژە پێدانی هەرو سیاسەتەیە کە پێشووتر بوویەتی بایدن و کابینەی دیموکراتەکانیان کرد، لەوانەیە نەک هەر ئەمە هەڵبژاردنە، هەر هەموو هەڵبژاردنە سەرۆکایەتیەکانی ئەمریکا لەوانەیە بۆ خەڵکی ئەمریکا لەسەر مەسائیلی پچوشی چوزانم وەکو بردنە سەری شتێک لە کرێ، مەسەلەی تەقاوەتی، مەسەلەی بیمەی پزیشکی، یا مەسەلەی بە قەرزدان بە قوتابیان، یا مەسەلەی هێنانە خوارەوەی تەکلیفەی زانکۆکان، یا مەسەلەی نەخۆشی، هەموو ئەم شتانە جاروبار لە ناوخۆی ئەمریکای معنای هەیە بۆ کەسێک کاچێت دەبەردەم سنووقەکانی دەنگدان و کەسێک کە خۆی هەڵبژێری ئەو بەڵێنانە ئەداکرد لە ئاستی ژیانی خەڵکا توانێت شتێ بکات بۆ خەڵکی ئەمریکا، توانێت بۆ کەسی دەنگدەری ئەمریکا توانێت جێگە ڕێگەی بێ. بەڵام بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکا چ کۆماریەکان، چ جمهوریەکان، چ بۆژوازی ئەمریکی بەعام هەموو لەسەر ئەوە ساغن و یەک زەڕە کێشیان لەگەڵ ئەوە نییە و اختلافێک لە بینیانە نییە کە دەبێت ئەو کابینەی کە هەڵ ئەبژێرێت بە باشترین شێوە و بە توندترین شێوە نوێنەرایەتی سیاسی و سەربازی و ئابووری و جێگاڕێگای ئەمریکا بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سیاسەتی نێودەوڵەتیە لە چەشمەکێشی نێودەوڵەتیە لە دنیا کە هەیە. طبعاً بەو تەوازنەی کرد لەو کاتا هەڵبژێرێت، تەوازنەکان لە سەردەمە جۆرا و جۆرەکانە فەرقی هەیە. ئەمەی کە ئێستا ترامپ هاتو هاواری کردوتی من شەڕ کۆتایی پێێنم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، و وەزارەتی خارجی رووسیاش خێرا جوابی دایەوە وتی ئەگەر وایە و زۆر باشەوە ئەگەر بەجددیتانە دەبێت هەنگاوی ئەرێنی لەم بارەیەوە بنێن. کەوایە هەر هەمان ئەو سیاسەتەیە کە هەموو لەسەری ئیتیفاقن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارامی بخۆی و ببینێت چەند بۆیان نەکرێیانە چەندێکە خایەنەیانە ئەمەجارێ معلوم نییە چونکە بەبێ ئاستەنگ نییە، بەڵام هەمویان لەسەرەوە متتەفقن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆرێک ئارامی بەخۆی و بگرێت دەستکەن بە سازکردنەوەی سازدانەوەی و دەستکەن بە تەوزیعکردنەوەی مەناتقی نفوذ لە بینی زلهێزەکانی وەکو رووسیا و ئەمریکا و چین و ئەم وڵاتانە و سەرنجام ئارایشێکی تر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەخۆی و بگرێت لەم تەنگژەی ئێستا نەجات بێ. ئەمە سیاسەتێکە کە زۆر دەمێکە لەلایەن دەستەی فەرمانڕەوای ئەمریکاوە دەستی پێکردووە، ئیتر بە چ میکانیزمێکی تر ترامپی با بڕێوە یا چ هەلو چ گرفتێکی کەی لە بەردەما بێ و معلوم نییە جارێ، بەڵام شتێک ناگۆڕێ و هەموو نوێنەرایەتی هەرو سیاسەتەکە کە پێشووتر بووە. لە میدیا کوردیەکانە باس لەوە دەکرێت کە لە پەیوەند بە کوردەوە مەسەلەی کوردەوە یا خوددان بە فراوانتر ئەڵێن کورد بیرمە لە هەڵبژاردنەکانی پێشووتردا. ئایا بایدن باشە بۆ کوردیان ترامپ باشە؟ ئێستا کە لەم هەڵبژاردنەدا بایدن وەکو سەرۆکۆمار هەڵبژێراوەتەوە، بایدن بۆ کورد چۆن ئەبێت؟ ئەگەر ئەم پرسیارە لە ئێوە بکەین. بایدن یا ترامپ؟ بایدن ئیتر بە خەریکە هەرحاڵ هەموو جارێکە ئۆباماش هەڵبژێرا هەر هەمان شتیان وت، هەمان شتیان وت کە بۆ کورد چۆنە بێت. بۆ کورد دیارم بەبەستیان یەکێتی و پارتیە گینا بۆ کورد بۆ من و بۆ تۆ بۆ ملیۆنەها خەڵکی کرێکان زەحمەت چێش دەبێت چاوەڕوانیەکان لە ئیداری فەرمانڕەوای ئەمریکا ببێ. بە تایبەت کە ترامپ 4 ساڵی پێشوو مەزلوم کۆبانێ خۆی وتی ئێمەیان لە بەرامبەر جێیشێکی وەحشی دەوڵەتی تورکیا و چەکدارەکانی داعشا بە سنگی ڕوتەوە بەجێهێشت. بە هەرحاڵ ئەوەی کاڵێن بۆ کوردچی ئەبێ بە هەرحاڵ مەبەستیان یەکێتی و پارتیە. یەکێتی و پارتیش لە نێو سیاسەتی ئەمریکایە هیچ کاتێک جێگەیەکی ئیستراتیجیان نەبووە، یا مەسەلەی کورد هیچ کاتێک لە نێو سیاسەتی ئەمریکای جێگە و ڕێگەیەکی ئیستراتیجی نەبووە. بۆیە درێژەدان بە سیاسەتی بایدن و ئەمەی ئێستای ترامپ پیشکەیەتە پێشەوە هەرەوەیە یەکێتی و پارتی یا مەسەلەی تاوجێگەی بە مەسەلەی کوردستانی عێراق گەڕێتەوە بچنەوە بۆ بەغداد، دەوڵەتێکی مرکزی بەهێز دروست بکەن، هەوڵبەن میلیشای مسلح دەستکۆتا بکەن و سەرنجام ئارامی و سەقامگیریەک دروست بکەن بۆی کە سەرمایە بتوانێت کەڵەکە بێ و سەرمایە گوزاری بکات، سەرمایە خارجی بێت و بەهرەکێشی هێزی کاری کرێکاران و زەحمەتکێشانی لە فاوە بگرێت تاوەکو کوردستان دەست پێ بکات. و لەم بەینە یەکێتی و پارتی چ کارێکیان پێسپێرا وەک هەمیشە ملیان باریک بوو دەچنەیکن دەنا بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەردێ ناخاتە سەر بەردێک و هیچ کەسێکی جەگەر خۆش باوەڕێکی لەم بارەیەوە هەبێت بە بڕوای من خۆش باوەڕیە، هیچ شتێکی لە ژیانی ناگۆڕ.